لە کۆرمۆر زەنگی ئاگادارکردنەوە لێدرا و بەرهەمێنانی غاز دەستی پێکردەوە. دوجار دوای شەو و 3 ڕۆژ بەرهەمێنانی غاز لە کێڵگەی غازی کۆرمۆر دەستی پێکردوتەوە. سەرچاوەیەکی ئاگادار لە دۆخی کۆرمۆر بە ئێمەی ڕاگەیاند کاتژمێر 6 بۆ 7 بەیانی ئەمڕۆ بەرهەمێنانی غاز لە وێزگەی KM 400 دەستی پێکردوتەوە، بەڵام لە KM 250 بەرهەمێنان تا ئێستا دەستی پێ نەکردوتەوە و وێزگەکە وە خۆی ماوەتەوە. دیارە چەند وێزگەیەک لە کێڵگەی غازی کۆرمۆر هەن. ئەو سەرچاوەیە بە ئێمەشی وێت ئەو خەزانەی کە لە هێرشەکەدا تەقێنرایەوە لە سیستەم خراوەتە دەرەوە، ئەو غازەی کە ئێستا بەرهەم دێت ئەیخەنە ناو تانکەرەکانی گواستنەوە. جا هەر بەیانی ئەمڕۆ زەنگی ئاگادارکردنەوە لێدراوە، بەڵام پێچەوانەی جارەکانی پێشوو ئەم زەنگی ئاگادارکردنەوەیە بۆ هێرشی موشک یا درۆن نەبووە، بەڵکو هەموو ڕۆژانی یەکشەمبەیەک دیارە کاتژمێر 6 بەیانی ئەو زەنگە لێ دەدرێت و ئەمڕۆژ ئاسایی بووە. وەک ئاگادارن لە شەوی چوارشەممە بۆ پێنجشەمبەی ڕابردوو کە هێرش کرایە سەر کێڵگەی غازی کۆرمۆر، کارەبای کوردستان بۆ 3000 مێگاوات کەمی کرد و بەرهەمێنانی غاز واتە ڕەوانەکردنی غاز بۆ وێزگەکانی کارەبا ڕاگیرا و تا ئەم کاتە هاوڵاتیانی هەرێم لە شەو ڕۆژێکدا 6 بۆ 8 کاتژمێر کارەبای نیشتمانیان هەیە، لە هەندە شوێن کەمتریش. چاوەڕێیەکان هاوڵاتیان چاوەڕێیەکەن کە بەرهەمێنانی غاز و ڕەوانەکردنی غاز بۆ وێزگەکانی کارەبا دەست پێ بکاتەوە و کارەباش ببێتەوە 24 کاتژمێری. بۆ دوایین زانیاریەکان لەسەر دۆخی کێڵگەی کۆرمۆر و وەرزی کارەبا چاوتان لەسەر پلاتفۆرمەکانی 964 بێت.